خاتو پەیمان فەرموو. ئەلو بەڵام من گوێبیستی نابتەم فەرموو دادە پەیمان. تەلەڤیزۆنەکەت کەس کە پەیمان خەموو گوێبیستی جەنگی جەنابتەم فەرموو. ئەمەستا زەحمەت نەبێ من پرسیارێکم هەیە کوڕەکەم 11 ساڵە خەوی دیوتی لەگەڵ دایکما چوونە بۆ حەج ئەوی گەلێ خۆش بۆ لەو شوێنە بووینە لەخوا بەزیابی هەردووکمان نوێشکەرین و نوێژی شەکەین لەخوا بەزیابی عایلەکەمان هەموومان جاوتم بزانم ئەو خەوە کێگەیەنە بەسەر چاو ئینشەڵڵا من هەرچەند خەون لێک نادەم بەس بە حورمەتی جەناب ئینشەڵڵا موژدەی خۆشە و ئینشەڵڵا خەبەرێکی خۆش دەبیستی بە ئیزنی خوای گەورە بەسەر چاو. بەڵێ من دڵم خەون لێک نادەمەوە بەڵام ئەمە شتێکی ئاشکرا ئینشەڵڵا گوێبیست بە موژدەیەکی خۆش وەردەگری بە ئیزنی خوای گەورە. ئینشەڵڵا دەست و چاو سپاس بۆ جەنابیشت. لەگەڵ بێدادە گیان سەرچاو خوشکی بەڕێزم. دادە پەیمان فەرمووی کوڕەکەم 10 ساڵە و خەوی بەوە بینیوە کە چوین بۆ حەج و سەفەرێکی گەشتی خۆش بۆ من معنای خەون لێک نادەمەوە بەڵام بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا خەوی ئەو مناڵە پاکە ڕاستە و چوونە حەج مادام ئێوە بۆ ئینسانی خواناس و ئەهلی تاعەت و عیبادەت و نوێژ و بڕوابوون بە حەج و عومرە و شەعائیری ئیسلام ئینشاءڵڵا پەیمان خان دڵت خۆش بێ خوای گەورە بەربارەگای خوا و نامری حتا حەجەکەی ماڵی خوای ئینشاءڵڵا دەبینی دڵت خۆش بێ دڵت گەشت بێ خۆتی بۆ ئامادە کە پارەی بۆ کۆبکەوە ناوی خوای لێبێنە دڵ ئینشاءڵڵا کوڕەکەشت ساڵح دەبێ بە یەکەوە حەجی ماڵی خوای پەروەردگار دەکەن.